سڵاوتان لێبێت هیوان باشیتانە بۆ پرۆگرامی ئەم جارە باس لە لێزەری چاو دەکەین. میوانداری دکتۆرەیەکی پسپۆڕ لەو بوارم کردووە وەڵامی هەموو ئەو پرسیارانە داداتەوە کە لە لای ئێوەی بینێر بۆ تا پرسیار و جێگەی پرسە لەلاتان. دکتۆرە ساکار محەممەد فەرەج کە دکتۆری پسپۆڕی نەخۆشیەکانی چاوە بینەری ئەم پرۆگرامەشمان بێت. دکتۆریگان بەخێر بێت. دکتۆریگان سەرەتا باس لە کەسبینین بکەین. کەسبینین چییە و لە چ کاتێکدا ڕوودەدات لە کەسەکاندا؟ بەڵێ چاو پێکاتێکی هەیە لە چەند بەشێک پێک هاتووە. ئەم بەشانە هەموو پێویستیان بەوەیە کە ڕووناکی بچێتە سەر و تەحلیلی ئەو ڕووناکی ئەکەن بۆ ڕسم و ڕسمەکە ئەنێرن بۆ مێشک و لە مێشکەوە بە ئێمە ئەمڵێن ئەو شتانە ئەبینین. هەچ گۆڕانکاریەیە لەم بەشانەی چاوە هەبێت ئەبێتە هۆی کەسبوونی چاوەکە. چاوەکە لە چەند بەشێ پێکهاتۆ وەکو کۆرنیا ئەنی گلێنەی چاو، دوای ئەوە ڕەشێنەی چاو کە ئەو ڕەنگەیە کە ئەیا بە چاومان مەسەن هەیە قاوەیە هەیە سەوزە هەیە شینە، دوای ئەوە عەدەسەی چاوەکەمان هەیە هاوێنەی چاوەکە کە خۆی تەبیعیە و کە ئێمە پێوی لەدایکە بین زۆر ڕوونە. دوای ئەوە ئەبێ بە شلەیەکی شوشەی چاو بینی تۆڕەی چاو و عەدەسەی چاوەکە، دوای ئەوە لە پشتەوە تۆڕەی چاومان هەیە. تۆڕەی چاو سەرەکیترین بەشی چاوە کە ئەو ڕسمانە تەحلیل ئەکا کە بۆی ئەنێرین، ئەویش عەسەبی چاوەکەی تایە، دەماری چاوەکە لەگەڵ سنتەرێکی بینینی تایە پێڵێن ماکیولا کە ئەو ڕووناکە ئەچێتە سەری تەحلیلەکەن. بەڵێ دکتۆرە کەسبینین لە چ کاتێکدا ڕوودەدات؟ مرۆڤ کە لەدایکە بێت بە شێوەیەکی تەبیعی ئەگەر چاوەکانی تەبیعی بن یان سروشتی بن ئەبێت 6 لەسەر 6 ببینێ. لە مناڵی خوار 5 ساڵە ناڵێن، لە مناڵی خوار 5 ساڵ 6 لەسەر 9 ئەبینێ، لە مناڵی زۆر بچووکە تاکو سێمانی یەکەم لەوانەیە 1 مەتر ببینێ، دوای ئەوە بەرەبەرە مەودای بینینەکەی زیاتەکە لەوانەیە ببێتە چەند مەترێک. ئیتر لە ساڵە مەفروزە زۆر شتەکان بە باشی ببینێ، شتی دووریش ئەبینێ. بەڵام لە دوای 6 ساڵیە لە دوای 5 ساڵی بەوە گەورەتر ئەبێت مرۆڤ 6 لەسەر 6 ببینێ. ئەگەر هاتوو ئێمە ئەو لەوحەیە کە دانراو لای پزیشکی پسپۆڕەکانی چاو پێڵێ ئیلیتریت ئی حرفی ئی تایە، پێ ئەڵێن مەسەلەن ڕۆکەی لەکوێ ڕاستە چەپە سەرە خوارەوەیە، ئەوە یعنی بەسیترین لەوحەیەکە بۆ پشکنینی چاو بەکاریە. لەگەڵیشا بۆ مناڵان هەمانە کە کارکتەری تایبەتی تایە، مەسەلەن دڵە ئەستێرێ خانووە پێوترێ کەیکارت، ئەمانە ئەکرێت بەپی گەورە و مناڵ ئەو فەحسانە ئەکرێت و بۆمان دەرەکەوێ ئەگەر هاتوو ئەو کەسە خەتەوردەکەی خوارەوەی نەبینی بەپی ڕێزەکان ئێمە بۆی تەحدید دەکەین کە چاوی چەنە، ینی 6 لەسەر 6 نیە، مەسەن 6 لەسەر 9 6 لەسەر 12 و هەتا کۆگاتە ئەوەی مەسەن 1 مەترە بینێ یان کەسترە بینێت بە پێوە بۆی دیارەکە. چەند دەرەجە چاوەکە دابەزیوە لەو کاتیا بڕیارەدرێت؟ بەڵێ لەگەڵی شایمە جیهازێکمان هەیە، ئامێرێکمان هەیە یارمەتیمان ئەیاد لە تەحدیدکردنی دەرەجەی چاوەکە. ئەوە تەحدیدکردنی لێڤڵی چاوەکەی کە چەند ئەبینێ، بەس دەرەجەی چاوەکە بۆ جیهازە تەحدید دەبێت کە پێڵێن ئۆتۆ ڕفراکشن. جیهازێک وەکو کۆمپیوتەرە سەرخەینە سەر شوێنێک لە چەناگەماندا ئەنین و ئەو کەسی کە فەحسەکەت بۆکە پێتەڵێت سەیری ناو کونێک بکە کە وەکو بڵێ باڵۆن یا میزەڵانێکی تایە، ئەبێت ئەو میزەڵانە ڕوون بێتەوە لەبەر چاوت کە ڕوون بۆوە ئەو جیهازە خۆی ئۆتۆماتیکلی دەرەجەکانی چاو ئەگرێت و پێت ئەڵێ. مەسەلەن ئیتر لە ڕوبعەوە مەسەلەن ناقسمان هەیە و زائیدیشمان هەیە. ناقسەکان مەسەلەن لە ڕوبعەوە ئیتر زیائەکان ڕوبعانی و زائید ناقزێکە ناقزووە بە هەمان شێوە زائیدیش هەیە. لەگەڵیش شتێکی کەشمان پێڵێن ئەستیگماتیزم. ئەستیگماتیزم معنای گلێنی چاوەکە ناڕێکیەکی تایە، ئەم جیهازە ئەیخوێنێتەوە ئەمە پێڵێ سلندەر. ئەمە کزی چاوەکە بەپێی ئەم جیهازە تەحدید دەکەین و لەگەڵ ئەو لەوحەیە کە سەیریەکەین. دکتۆرە باسی لێزەری چاو بکەین کە ئێستا یەکێکە لە چارەسەرەکان بۆ کەسبینین بەکاردەهێنرێت لەلایەن پزیشکەکانەوە و لە سنتەرەکان. ئایا دەتوانین بڵێن چارەسەر و تەکنیکێکی تازەیەکە هاتۆتە پێش بۆ چارەسەرکردنی کەسبینین؟ بەڵێ چارەسەرێکی تازەیە، چکە لە ساڵی 1990 یەکەم جار کە FDA ئەپروڤی کرد لەیزیک بوو، لەیزەرێکی چاوە
داوە لەم چەند ساڵانەی ئەخیرە بە شێوەیەکی بەرچاو خەڵک ڕووی تێکردووە و ئەیانەوێت یعنی بۆ ئەوەی واز لە چاویلکە بوێن چکە ئەگەر یەکێک مرۆڤێک چاوی کەس بێ ئێمە چاویلکەی بۆ ئەنووسین چاویلکەی بۆ نووسین بۆی چاوەکە ئەو دەرەجەی کە لێ کەم بۆتەوە خێنە سەر چایلکەکە و چایلکە ینی مرۆڤەکە چاوی بە باشی ئەبینی ئاسی بینینی باشتر ئەبێت بەڵام هەیەڵە حەز لە چایلکە ناکەم نایکاتە چاوی ئەتوانێت ڕێگەی تر بگرێتە بەر وەکو مەسەلەن عەدەسات هەیە هاوێنەی چەسپا و خاتە ناوچاویەوە حەزی لەوەژنەوە ئەتوانێت لێزەر بکات. بەڵێ دکتۆرە بۆ بەکارهێنانی چاویلکە ئەو کەسانەی کە دەرەجەی چاویان دابەزیوە پێویست ئەکە هەر لەلایەن پزیشکەکانەوە پشتینی بۆ بکرێت و چاویلکەکەی بۆ بنووسرێت؟ وا باشترە بە شێوەیەکی بەرچاو ئەبینین ئێستا لەم ڕۆژگارە ینی هەموو ناچن لای پزیشکی پسپۆر شوێنی کەش هەیە بەڵام باشترە پزیشکەکە بیبینێت چکە هەچ کەم و کورتێ لە چاوەکە بێشت نییە تۆ هەر دەرەجی چاوەکە و کەس بێت و چایلکەکە بۆ دانرێیان هەموو ئەو دەرەجەی کە لەسەر ئۆتۆڕفراکشنەکە ئەبینی بخرێتە سەر عینەکەکە و بدرێ بە نەخۆشەکە چکە بێت دو ئەوە فەحسی بۆ بکرێتەوە لەسەر ئەو لەوحەیە کە حرفەکانی تیا هەیە دو ئەوەژ ئێمە پشکنینێکی کەشی بۆکەین بە جیهازی سلیت لامپ ئەو جیهازەی کە ڕووناکیەکەی یا لە چاوەکان وشتا بچووکەکانمان بۆ گەورەکە هەنێجار هەنێ نقصانی هەیە لە چاوەکە ئەبینرێت ئەو کاتە پزیشکەکە توانێت چارەسەرێکی بۆ دابێت لە پشتینەکە زیاتر دەرەکەوێت بەڵێ پشکنینێکی وردی بۆ ئەکرێ ئەو وەختە ئەزانین ئایا هەر کزی چاوەکەی یان شتی تریشە لە دکتۆرە لە چ کاتێکا پێویستە کەسەکان سەردانی پزیشکەکە بکەن بۆ ئەوەی بیان هەیە بزانن ئاستی بینینیان تا چەند دابەزیوە ئایا کەسێ بەرچاوی تەڵخە بێت یاخود تەمێک ئەیگرێت پێویستە ڕاستە خۆ سەردانی پزیشکەکە بکە زیاتر بۆ ماڕوونکەیتەوە کەسەکان پێویستە چۆن لە چ کاتێک خۆشبەختانە ئەو کەسانەی کە خۆیان هەستەکەن بە لێڵی چاوەکە زوو سەردانی پزیشکەکەن بەس هەنێک کەس هەیە هەست بە لێڵبوونی چاوەکە تەڵخبوونی چاوەکە ناکە بۆ هەنێک کەس هەیە لە مناڵیەوە چاوی کزە بەو بینینە ڕاهاتووە لەوانەیە هەر ئەو نەببینەوە بزانێ هەموو بینینێک هەر ئەوە نەیە هەستی پێ ناکات تا فەحسی بۆ نەکرێ هەیە هەردوو چاوەکەی بەیەکەوە کزە ئەوەش لەوانەیە هەر هەستی پێ نەکات تا چاوێکی ئەگرێت و هەستە کاشتەکان لێڵە لە بەرچاوی بۆ ئەو مەبەستە بۆی وامان لێنێت ینی لە وەختێکی درەنگیان نەچینە لای دکتۆرەکان پێویستە ساڵانە ئێمە فەحسی چاوەکانمان بکەین بە تایبەتی لە مناڵە ینی من داوا لە دایک و باوکانەکەم لێرەوە مناڵەکانتان یعنی ئەگەر بۆ جارێکیش بێ ساڵی جارێکیش بێ بهێن فەحسیان بۆ بکەن باشترە ئەگەر چاوەکەیان باش بێ لەوەی کە چاوەکان نقصانی هەبێت و بگێتە تەمەنێکی گەورەوە کە نەتوانین هیچیان بۆ بکەین معناوەیە ئەگەر هەموو کەسەیە فەحسێکی چاوکە بەلایەنی کەمەوە ساڵی جارێ 2 ساڵ جارێ هەر باشترە مناڵەکانمان باز زووتر بیکەن. بەڵێ دکتۆرە ئەم ڕێنمایە زیاتر پێم وابێ بۆ ئەو دایک و باوکانەیە کە مناڵەکانیان زیاتر سۆشیال میدیا بەکارێنن ئایپاد بێ موبایل بێ کۆمپیوتەر بێت زیاتر ئەمانە تەئسیر دەکاتە سەر چاوی بێگومان مناڵمان هەیە ئەڵێ دایکەکە لەوانەیە بڵێ ئەڵێ 24 ساعتە پێێتی ناتوانێت کاتی دیاریکراوی نییە هەر خۆی لەسەرێتی و بووە بە ئالوودەی بۆی ینی ئەدیکشنی کردووە لەسەری ناتوانێت ئەی بە ئەمانە بێگومان چاویان زۆر کەسترە لە مناڵێکە زۆر بەکەمی بەکارهێنێ تێکەڵا کۆمەڵگەی و لەگەڵ مناڵە یاریەکات بێگومان ئەوە زۆر باشترە و باشترە ئێمە سەوای لە هاتوو ئەم ئامێرانە بووە بە بەشێک لە ژیانمان ناتوانین بڵین بە مناڵەکە بڵینیان بە کەسەکان بڵین قەت بەکاری مێنە بەس باشتر وایە وەختیان بۆ دیاری بکەین مەسەلە مناڵ بە سەعاتێ بیکە ئێمە ئەڵێن هەفتەی سەعاتی یا 2 سەعات بەس ئەوە ناگونجێ کەس ئەوە ناکە دەبا هەر ڕۆژی سەعاتێ بێ لە سەعاتەکەم بە 2.5 سەعاتی جاش بێ باشترە بسراحەت بە چاوەکە بە ئەوە زۆر باشترە و پێویستیشە لەگەڵ یا پشکنینیان بۆ بکرێت و سەردانی دکتۆر بکەن بۆی بزانین چاوەکانیان سەلامەتەیە. دکتۆرە بەکارهێنانی لێزەر بۆ چاوەکان لە چ کاتێکدا بەکارهێنرێت و ئەو کەسانێکیان کە دەبێت لێزەریان بۆ ئەنجام بدرێت؟ بەڵێ لێزەر یەکەم شتی تەحدیدی تەمەنی کردووە لەژێر 18 ساڵەوە ناتوانین بۆ کەسەکان بکرێت ئەبێ دوای 18 و زیاتر بێت. لەگەڵیشیا هەموو کەس گونجاو نییە بۆ لەیزەر هەموو کەسێ بڵێ وەرە من لەیزەر ئەەکەم بەیانی ناتوانێت ئەبێت فەحسی بۆ بکرێن فەحسەکان
تحدیدی چی ئەکات تۆ گلێنەی چاوت ئەبێ ئەستورایەکی تایبەتی خۆی هەبێ بۆی بتوانانی ئەو لەیزەرە لەسەری ئیش بکات ئەوە یەکەم شتە دووهەم چاوەکە ئەبێت یعنی مەسەلەن ناڕێکێکی زۆر ناڕێک نەبێت کە نەتوانانی ئیشی لەیزەرەکەی لەسەر بکەین مەسەلا هەیە گۆشتێکی زیایی زۆری لەسرە هەیە مەسەلەن خوارەیەکی هەیە قۆقزی چاوی هەیەوانەی کە قۆقزی چاویان هەیە نابێت لەیزەر بکرێن بەعکسەوە شتێکی تر هەیە پێڵن تەسبیت قەرەنیە ینی گلێنەیان بۆ سابتەکرێ اینجا لەوانەیە لە ماوەیەکی دوورترا ئەگەر بگونجە لەیزەریان بۆ بکرێ ئەنی یەکەم شت ئەبێت تۆ تەمەنت 18 ساڵ و زیاتر بێ دووهەم ئەبێ فەحسی گلێنەوە بۆ بکەین بزانین گلێنە و گونجاوە لەگەڵیشا ئێمە چەند حساباتێکی تر هەیە بۆی ئەەکەین و قەراری بۆ ئەین بۆ نەخۆشەکە دکتۆرە باست لەوە کردکە لە تەمەنی 18 ساڵیەوە نابێت کەمتر بێت بۆ ئەنجامدانی لێزەر بۆ چاوەکانی ئەی کە تەمەنی ئەچێ بەرەوسەر تا تەمەنی چەندێک ئەتوانن ئێوە لێزەری بۆ بکەن لەو تەمەنە زیاتر بوو لێزەرتان بۆ کرد کاریگەریکی خراپی ئەبێت لەسەر چاوی کەسەکە تهدیدەکەی زۆر شوێن هەیە ئەڵێ 18 بۆ 40 یا 45 ساڵیە بەس لە 45 ساڵی شو فەمافۆقش ئەکرێت یعنی لە زیاتریش ئەکرێت هیچ کاریگەریکی خراپی هەیە لەسەر چاوی کەسەکە نەخێر هیچ کاریگەرێکی نییە بەڵام یەک شت دێتە پێشەوە لێرە چییە بۆچی ئەو کەسانەی کا تەمەنیان لە 45 ساڵ گەورەترە پەشیمانە بنەوە لێی چونکە ئەم لەیزەرە لابردنی چاویلکەی لەیزەی لابردنی چاویلکە بۆ کەسانێکە کرێت کە دووری پێ ببینی ینی دووری ینی بینینی دوورەکەت باشە بێ بەس لە دوای 40 ساڵیەوە تۆ مشکلێکی کەیەتە ناو چاوەکەمان عەدەسی چاومان هەڵ ئاوسان بەخۆ ئەبینێ پێڵێن پرێز بایۆپیا یعنی ئەو نووسینانەی کە ئەوسا ئێمە ئاوا ئەمان بینی ئەبێت تۆزێ دووری خینەوە بۆ ئەوەی نووسینەکان لەبەر چاومان ڕوونتر ببێ ینی پێڵی نزیک بینینەکەی تێکەچێ ئەو کەسانێک کە لە دوای 45 ئەو لەیزەرە ئەکەن ینی چاویان کەزە بۆ دوور هەر دوورەکەی چاکە بێ نزیک بینەکەی چاک نابێ وەلو ئێستا ئێمە لە سنتەرەکەمان ئەو جیهازە کە هێنراوە تازەترین ڤێرژنە حسابی ئەوەش کراوە ئەتوانێت لەگەڵیشیا لەیزەری نزیکبینینیشی بۆ بکرێ بەس بە دوو پرۆسەی جایە لە یەک پرۆسان ناکرێت بە دوو پرۆسەی جا ئەکرێت چاک ئەبێت یعنی ئەو کەسە ئەتوانێت بۆ دوور و بۆ نزیکیش باشی واتە لەیزەری نزیکبینینەکە بۆ ئەو کەسانێک کە تەمەنیان لەسەر و 40 ساڵ یاخود 45 ساڵەوە بۆ هەموو کەسێک ناکرێت نەخێر بۆ ئەوەی نزیکبینینەکەی باش بێت یا ئەتوانێت لەیزەری دوورەکە بکات و بۆ نزیکەکەش عینەکێکی نزیک بەکار بهێنێ بەڵام شتێکی کەش هەیە دوای ئەوە لە تەمەنی 50 ساڵیانە یا بەعزێک کەس هەر لە زووتریشە ئاوی سپیەتە پێشەوە ئاوی سپی چاو گۆڕانکاریە لە هاوێنەی ناوچاوەکە عەدەسەی ناوچاوەکە ئەوەش کە ئەکرێت بۆ چاوەکە ئێمە ئەو عەدەسەی لە ئەبین چاوەکە وەکو بڵێ سفری ئەەکەینەوە یعنی عەدەسێکی بۆ دائەنین هەش گۆڕانکاریە لە چاوەکە هەبێ ئێمە عەدەسێکی وای بۆ دائەنین چاوەکە سفر بێتەوانێ ئەگەر ئەستیگماتیزمی نەسبێ یعنی ئەگەر ناڕێکی گلێنەی نەبێت ئەو چاوە خۆی سفرە بێتەوە ئەتوانێت مەسەن لەیزەرەکەنەکە ئاوە سپێکە بکە ئەگەر ئاوی سپی هەبێ بەڵام ئەوەیە تەمەنی تهدید نییە بڵێ وڵاتۆ لەو تەمەنا نابێ بیکەی بەس لەبەرم هۆکارانەیە ئاگادارکردنەوەیەکی هەیە نەخۆشەکان خۆیان قەراری لەسەر دکتۆرە چەند جۆر لێزەرمان هەیە و هەر جۆرێکیان بۆچی بەکارهێنرێت بەسێکی هەردوو جۆرەکەمان بۆ بکەیت لەیزەر چەند لە چاوە بەکەرانانی لەیزەر زۆرە ینی ئەم لەیزەری کە باسێکەین پێڵێن لەیزەر بۆ لەیزەری چاکردنەوەی کەم کورتی چاو بۆ لابردنی چاویلکە لەیزەر هەیە ئەیرێ لە چاوەکە ئەم جۆران ئیکزایمەر لەیزەر هەیە ئەیرێ لە چاوەکە بۆ پاکردنەوەی عەدەسە و عەدەسی کە دوای ئەمەلیات ئێمە دای ئەنین زۆر کەسێ لەوانێت دوای 6 مانگیان دوای ساڵێ بەڵخەیەک لەسەر عەدەسەکە کۆ ئەبێتەوانێ بەو لەیزەرە پاکردنەوەیکی بۆ ئەەکەین و نەخۆشەکە ئەو لێڵەی کە هەستی پێ ئەکات نامێنێ لەیزەری ترمان هەیە ئەگەین لە شەبەکەی چاوەکە مە بۆ تایبەتی بۆ ئەو کەسانەی کە شەکریان هەیە و گۆڕانکاری لە تۆڕی چاویانە ئەبێت بەهۆی شەکرەوە لەیزەرەکەی لێ ئەیە بۆ ئەوەی مولولەی تازە دروست نەبێت و ینی چاوەکە ستەیبڵ بێ بەم شێوە ئەم شێوانە لەیزەرمان هەیە دکتۆرە لەیزەری چاوی ژووک و جۆرەکانی تری لەیزەر سەردی و گەرمیمان هەیە
لێزەری سارد و لێزەری گەرم؟ نەخێر دکتۆر دوای ئەنجامدانی لێزەرەکە بۆ کەسەکان کاریگەری خراپ و کاریگەری باشیشی ئەبێت بێکمان کاریگەریەکانی چیەکە لەسەر کەسەکە دەرەکەوێت کاریگەری خراپ پێویستە کەسەکە زیاتر ئاگاداری تەندروستی چاوی خۆی بێت. بێگومان 2 هەفتە یەکەم بە تایبەتی بۆ ئەو لێزەرێک کە ئێمە بەکاریهێنی PRK-ە 2 هەفتە یەکەم پێویستە دوای نەشتەرگەرێکە دوای لێزەرەکە لە ماڵەوە بێت بۆ ئەوەی ئەو ئیپیثیلیەمەیە ئەو بەشە تەنکەی چاوەکە کە بەهۆی لێزەرەکەەوە لابراوە دروست ببێتەوە بە باشی دروست بێتەوە نەچێتە ناو کۆمەلگا و نەچێتە دەرەوە بۆ ئەوەی پیس نەبێت و چاوەکان ئیلتیهاب نەکات. 2 هەفتە یەکەمەوە دوایەوەش لە تامان یەکەمە بە عیلاجی تێکا. بەڵام لە دوای ئەوە زۆربەی زۆری ئەو نەخۆشانەی کە لەیزەر ئەکەن ئەڵە چاومان وشک بۆتەوە ئەوە شتێکی زۆر نۆرماڵە ئەتوانێت قەترەی وشکی چاوەکە بەکار بهێنێت لە هاوی نازیایکە لە زستانانە ئەتوانێت کەمتری کاتەوە. کاریگەری خراپی تری نییە بەڵام ئەو کەسانی ئەگەر خۆیان چاویان سابت نەبێت و لێزەرەکەیان کردبێ لەوانەیە چاوی گۆڕانکاری بەسەر بێتەوانێ ینی ئەو لێزەری کردوتە مەسەلەن تۆ ئەیکەیت بۆ ئەوی چاوەکە 6/6 ببینێن بینینی دوورت زۆر باش بێ بەس لەوانەیە دوای لێزەرەکە گەر خۆی چاوی سابت نەبێ ینی یەکێ بێ لەو کەسانی کە زوو عینەکەەکانی بگۆڕێت لەوانەیە ئەو گۆڕانکاری بەسەرا بێت ینی چاوی کەس ببێتەوە. دکتۆرە حاڵەتی وا ڕوویداوە کەسێکە لێزەری چاوی بۆ ئەنجام بدەن لەلایەن پزیشکانەوە دواتر بە ڕووناکی ئیسعاج بێت یاخود ئێوە لای خۆتانەوە چ ڕێگەیەک هەیە کە بۆ چارەسەرکردنی ئەم حاڵەتە؟ بڵێ بە تایبەتی لە مانگی یەکەمە ئەو حاڵەتەی بەسەریەت بە ڕووناکی ئیسعاجە بێ ئێمە پێڵین عینەکێکی ڕەش بکاتە چاوی بۆ ئەوەی چاوی ئیسراحەت بێت بۆ پارێزگاریکردنی چاوی و بۆ ئەوەی چاویشی ئیسراحەت بێ و ئیسعاج نەبێ بە ڕووناکیەکە. دکتۆرە ئەنجامدانی لێزەر بۆ چاوەکان ئەو کەسانی کە پێویستیانە ئەمە تا چەند دڵنیایی دەدات بە نەخۆشەکە کە دوای ئەنجامدانی لێزەرەکە ئاستی بینینی بۆ گەڕێتەوە و نۆرماڵە بێتەوە و کەسێکی ئاسایی بەپێی ئەو چاویلکەیە کە لە چاوێتی ئەگەر چاویلکەکەی کە چاوی بۆ کۆڕەکشن کردووە بۆ چاوی بۆ ڕاست کردێتەوە 6/6 ببێ ئەو لەیزەرەش کە بۆی ئەکرێت ئەبێتەوە چاوی ئەبێتەوە بە 6/6 ئەگەر چاوی فترێکی زۆر سابت بێت و مەسەلەن هەیەڵە من 3-4 ساڵە هەر هەمان دەرەجەی عینەک بەکارەهێنم ئەوە زۆر گونجاوە. ئەگەر گلێنەی ئەستورایەکی باشی هەبێت و لێزەرەکەی بۆ گونجاو بێ ئەوەش هەر زۆر زەمانی ئەیاتێ بەس ئێمە لە توبە لە نەشتەرگەری ئەو شتانە هیچ شتێک ناتوانین بڵین لە ساسە زەمانی لە ساسەیت ئەیاتێ بەپێی نەخۆشەکەیە بەپێی فەحسەکانە بەپێی شتەکانە بەس ئەگەر تاواهی بێت بەو شێوەیە بێ باشترە ئەنی استفادە زۆر لە لێزەرەکە. دکتۆرە ڕاستە دەوترێت ئەو کەسانی کە لێزەری چاو بەکارهێنن بۆ چارەسەرکردنی کەسبینیان دواتر دەبێتە هۆی لاوازبوونی گلێنەی چاویان شتی وا هەیە؟ نەخێر گلێنەی چاو لاواز نابێت بەس ئەوەیە تەنک ئەبێتەوە چونکە ئەو لەیزەرەکە ئێرێ لە چاو بەشێک لەو شوێنانە ئەسووتێنێت کە ناڕێکی تیا هەیە ڕێکی ئەکاتەوە ئەبێت تۆ گلێنەی چاو قەوسێکی باشیە بێ بۆی بینینێکی باش ببینی تەنها ئەوەیە ئەگینا بڵین لاوازبوونێکی وان نییە. بەڵێ دکتۆرە ڕێنمایت بۆ ئەو کەسانە چیە پێش ئەنجامدانی لێزەر بۆ چاوەکانیان کە ئەنجامی بدەن پێشەوەی کە بێنە لای پزیشکەکە ئەو ڕۆژەکە ئێوە بۆی دیاری ئەەکەن لێزەری چاوی بۆ بکەن چ ڕێنماییە کە پێویستە جێبەجێ بکات؟ بڵین پێش ڕۆژی نەشتەرگەرێکە پێش ڕۆژی نەشتەرگەرێکە ئەبێ خۆی شت بێت دەموچاوی پاک بێ بە هیچ جۆرەیەک مکیاج و ماسکارا و قەڵەمی چاو بە چاویەوە نەبێت هیچ شتێکی بەکار نەهێنابێ هەیە عەدەسەک بەکار ئەهێنێ پێش ئەوەی لێزەر بکە لە جەتی چاویلکە عەدەسە بەکارنێ پێویستە 2 هەفتە پێش ئەنجامدانی نەشتەرگەری لێزەرەکە عەدەسەکەی لابرد بێت لە چاویە اینجا ئەو ڕۆژەی کەیت بۆ نەشتەرگەریەکە خۆی ئارام کاتەوە پرۆسەیەکی زۆر سادەیە ئێمە هەر بە بەنجی مەوزعی ئەکرێت نەخۆشەکەیە پاڵەکەوێت لەژێر جیهازەکە
و تەنها ئەوەی لە سەرێتی سەیری سپۆتێکە سپۆتێکی سوورە گوڵۆپێکی سوورە پێ ئەڵێ سەیریکە و خۆی لەیزەرەکەی ئێمە بە زۆر فترەیەکی کەم لەوانەیە بە 20 سانیە بە 30 سانیە تەواو ببێ هەردوو بەڵێ ماوەیەکی زۆر کەمە ئەنی پێویست ناکە هەیە زۆر ئەترسێ و ئەڵێ ئاخۆت چیە ترسێکی وای ئازاری ئەم دانانی لێزەرە تا چەندێکە ئێوە لێ خۆتان و کاتی نەشتەرگەرەکە هیچ ئازاری نیە ئەو کاتێک کە لەیزەرەکەی لێ ئەیە هیچ ئازاری نیە بەس لەوانەیە یەکەم شەو تۆزێ ئازاری دوای ئەنجامدانی لەیزەرەکە ینی بۆ شەویش خاستەکەن کاتە ئێوێ بخەوێ لەوانەیە ئەو شەوە تۆزێ ئازاری بێ هەبێ ئێمەش عیلاجی گونجاومان بۆ داناوە بۆی ئەوەی نەبێ ئەگینا ئەو جۆری ئێمە زۆر باشە خەڵک لێ ئەترسێ لێ خەڵک جێ پرسیارە بۆ شێوێنی خێر بۆ شێوێنی یا شتێکی زۆر ئاسان زۆر سپاس بۆ دکتۆرە ساکار حەمەد پەرەج سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس بۆ ئێوەش دەستخۆشتان لێکم ئەسیسانم بەم شێوەیەش پرۆگرامی ئەم جارەمان پێشکەشکردن هیوا ئەخوازم پرۆگرامی ئەم جارەشمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوە ئەزیز بێت ئەو پرسیارانەی کە لای ئێوە مەبەستە وەڵامەکەتان لە پرۆگرامی ئێمەدا دەستکەوت بێت خواتان لەگەڵ